خۆی لە ڕاستیاکرێ بڵێن بارودۆخی ڕۆژنامەنووسی بکەینە سێ پارتەوە بەوەی کە بەشێکی پەیوەتە بە دیوە ئەکادیمیەکە لە هەرێمی کوردستانە بەداخەوە بەپی ئاستی گۆڕانکاریە میدیایە جیهانی و ناوخۆیەکان بەش ئەکادیمیەکانی زانکۆ پەیمانکان لە هەرێمی کوردستان نەیتوانێت بەرەو پێشەوە بچێن بەشێکی دووەمی پێوەستە بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یان پەیمانگا و دامەزراوە میدیایەکان کە لە هەرێمی کوردستانە بەداخەوە لەم بوارە لاوازن و زەعیفن و سەندیکای ڕۆژنامەنووسان نەیتوانێت ڕۆڵی هەبی و کاریگەری هەبێ چی لەسەر پێشەلکاری ڕۆژنامەنووسەکان چی لەسەر پێگەیاندن و ڕۆڵ و کاریگەری لەسەر میدیا ئەمە بەشی دووەم بەشی سێمیشی پەیوەندی بە دامەزراوە میدیاکانی ڕۆژ لە هەرێمی کوردستان لە ڕاستیا دامەزراوەی میدیای زیاد دەکات و هەروەها بەشی جیاواز لە میدیا زیاد دەبێەوە ئەکتیڤیتر بێ بەڵام هێشتا ڕاهێنان و ئامادەسازی بۆ میدیا و ڕۆژنامەنووس بۆ نێو ئەم دامەزراوانە لە ئاستێکی پێویستانە خاڵی کۆتایی باس لەوەیە کە چۆن ئەم سێ هۆکارە یان ئەم سێ ڕنگدانەوە سلبیە ڕنگدانەوەی هەبووە لەسەر بەشێکی دیکە کە تێنەگەشتنە لە نێوان دامەزراوە ئەمنیەکان یان دامەزراوە ئەمنیەکان لەگەڵ دامەزراوە ئەکادیمی و میدیایەکان لە هەرێمی کوردستانە کە زۆر جارێ خەرق ڕۆدا لە نێوان میدیای هەرێمی کوردستان لەگەڵ دامەزراوە ئەمریکانە بۆیە بە بەردەوامی ئەبینی هێشتا ئەم ناتیە گەشتنەوەی کردووە پێشلکاریەکی زۆر بەرامبەر بە ڕۆژنامەنووس و ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیاکان لە هەرێمی کوردستانە بکرێت کە ئەمە پێویستە باشتر و چاکتر چی بە دەسەڵاتی یاسادانان وەکو پەرلەمانچی بە حکوومەت وەکو دامەزراوەیەکی تەنفیزی و جێبەجێکردن ئەم بابەتە ڕێکخرێتەوە کاری لەسەر بکرێت بە هەماهەنگی لەگەڵ دامەزراوە ئەکادیمیەکان بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە و سەندیکا و پەیمانگاکان لە هەرێمی کوردستانە بۆی باشتر کەشێکی باشتر و لەبارتر دروست بکرێت. دۆخی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە ئێستادا لە ئاستێکی ئەوەندە باشدا نییە کە بڵێن دۆخی ڕۆژنامەگەری کوردی گوزارێکی کردووە عنی هەنگاوێکی باشی ناوە بەرەو پێشەوە بۆ پێی لە هەرێمی کوردستاندا ئێستش تا ئەم خولەکەی کە ئێمەیان گۆڕین جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ڕۆژنامەنووساندا لە هەرێمی کوردستاندا دەستگاکانی حکومی و دەستگاکانی حیزبی جیاوازی دەکەن دەستگا حکومەکان ئەوانەی کە حیزبەکان پشکیانە لە نێو حکومەتدا جیاوازی دەکەن نێوان دەستگاکانی خۆیان و دەستگایەکی دیکەی ڕاگەیاندندا و ئەوانیشی کە پشکیان هەیە لە پشکیان لە حکومەتدا نیە ئەم حیزبانی دیکە دەستگای ڕاگەیاندیان نیە جیرۆدن بەدەست ئەوەی کە زانیاریان دەست ناکەوێت لێدوانیان دەست ناکەوێت ڕێگریان لێ دەکرێت لە چالاکیەکاندا بۆیە ڕۆژی ڕۆژنامەگەری لە ساڵی 2009 تا ئەتوانم بڵێم هاوشێوەی ساڵەکانی پێشووە تا ئێستا نەگەشتوە تا ئاستێکی باش ئەمەش بەوەی ئەوەی کار ڕێگریەکان تا ئێستا بەردەوامە لەلایەن دەستگا ئەمنیەکان لەلایەن دەستگا حکومەکان لەلایەن حیزبەکان لە هەرێمی کوردستان